بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، ئێمە لە خزمەت کتێبی نایابی ئەدەب الدنیا والدینی ئیمامی ماوەردیە ژیان بەسەر ئەبین. باسی ئەدەبی دنیاکەی دەرسی پێشوو لە خزمەتتانە هەندێک یاسای گشتی باس کرد لە مەسەلەی دنیاە. ئەمڕۆ یاسایەکی تر لە خزمەتی ئەوەستین، ئەفەرمێ الاختلاف سبب للتعاون. ئێمە کە خوای گەورە خەڵقی کردوین، یەکێک لە ناوە جوانەکانی بریتێ لە المصور، یعنی خوای گەورە تەسویری ئێمەی کردو. هیچ دوو مرۆڤێک نین وەکو یەک بن لەم کەون و کائیناتە. خوێنەکانمان، پێستەکانمان، زمانەکانمان، فکر و بیرکردنەوەمان هەمووی جیاوازە لەگەڵ یەکترە. ئایا ئەم اختلافەی کە لە ژیانە هەیە هۆکارە بۆی ئێمە تیا بچین و جەنگ لەسەر اختلافەکەکەین، یا هۆکارە بۆ تەعاون و بۆ ئەوی سەرکەوین لە ژیانە؟ بۆی ئەفەرمێ بزانە ئەم دنیای طبیعەتی ئاوایە، هەموو خەڵکەکەی ناوی خۆشبەخت نین. ئەفەرمێ وعلم أن الدنيا لم تكن قط لجميع أهلها مسعدة. هەمویان خۆشبەخت ناکە، ولا عن كافة ذويها معرضة. پشتیش لە هەر هەمویان ناکە. بڕێکیان خۆشبەختەکە، بڕێکیشیان ناخۆشبەختن لە ژیانە. چونکە ئەگەر دنیا پشکاتە هەموو ئینسانیەت، زەحمەتێکی زۆر تووشی ئینسانە دەبێ، ژیانیان عاتڵە بێ. و ئەگەر بێت و هەر هەمووشیان دڵخۆشکە پێکەوە وەکو یەک، ئەوە فەساد لەسەر زەویە دروست ئەبێ و گەشە نامێنێ. ئەفەرمێ لەبەرەوەی ئەم ئینسانانە خوای گەورە ئاوا خەڵقی کردوون، هەر کاتێک اختلاف لە بینیانە هەبێ، ئینجا تەئالوف و تەعاڕوف لە بینیانە دروستێ. یعنی زۆر ئەم بابەتە فەلسەفیە، بابەتێکی قوڵە. حتا ئینسان مەسەلەن ئێستا کوڕێک بێژن بێنێ کچێ بێشووکە، بیرەکاتەوە کەسێک صفاتی وەکو خۆی بێ، ئەڵێ ئەوە ناجحە. ئەوە زۆر غەڵەت. ئەوە یەکسەر تووشی تەلاقە بن یا ناگونجێ. ناکرێ هەردووکیان سەخی بن، ناکرێ هەردووکیان ڕەزیل بن، ناکرێ هەردووکیان دڵپیز بن، ناکرێ هەردووکیان دڵپاک بن. يعني تقسيمات رب العالمين لكونا لقل اختلافا يكسر تألف دروسه. بۆ چونکە ئەم دوانە تەواوکەری یەکترن، مرۆڤ تەواوکەری یەکترە. لە مناڵەکانە ئینسان وا تەسەوور نەکە مناڵەکانی هەمووی بلۆکە، هەمووی وەکو یەکە صفاتی ناوەڵە ئەمەیان صفەتێکی بەهێزە، ئەوە لاوازە، بە هەموویانەوە ماڵەکە دروستەکە. وەختی خۆیان و هەموو ماڵە شێتێکی تایە، کورە بە دوان سیانیشی تایە بە قەیناک ئاتیادی. بۆ چونکە لەگەڵ ئەو اختلافە ئینجا ماڵەکە تۆکمە ئەبێ دروستە بێ. مسائل اختلاف لبين إنسان كان حتى لكارو كسابته جيان وأوانا. أجر اختلاف نبي لبين إنسان جيان أوستي، حتى طبيعة إنسان أوايا بهوي اختلاف وتآلف خوشويستي ومحبة أوانا دروس أبي. أفرمي واتفاقهم بالمساعدة والتعاون. همو اتفاق إنسان كان بهوي هاوكاريو يارمتدان يكتروه. يعني سبحان الله كسكي فقيري هجار بينا هەژارەتی خۆی دەرئەخا، هەموو ئینسانێک سۆزی بۆی ئەجوڵێ، چونکە قووەتی مساعدە لە ئینسانە زۆر بەهێز. بۆیە زۆر کاتێک لەو کاتانە کە ئەو هێزانەی کە لاوازن یەکە گرن، کە بەهێز بوون اختلاف لە بینانە دروستێ، بۆ کە لاوازن هەز بە مساعدە و یارمەتی یەکتر ئەکەن. بەڵام کە بەهێز بوون نە، حتا ئەنواع ئەحزاب و ئەنواع شۆڕشات کە دروست بووە لە کاتی لاوازیانە، ئەوەندە گرفتیان نەبووە لە کاتی بەهێزیانە کە گرفتیان هەیە. بۆیە ئەفەرمێ دەی بزانە حاجەی ئەم ئینسانانە بە یەکترە، زەعیفیان بە یەکتر پڕ ئەبێتەوە. خۆ ئەگەر وەهاش نەکەن هەمویان تیا ئەچن، هەمویان بەهۆی لاوازیانەوە تیا ئەچن، کەس ناتوانێت بە تاک بژی. ئەبێ اختلاف لە بینمانە هەبێ، بەهۆی اختلافەکەوە بەهێز بین، وردە یەکە گرین، اینجا هاوکاری یەکتر ئەکەین، اینجا پێکەوە هەمومان حاجەکانی یەکتر و ژیان و دنیا جێبەجێ ئەکەین. رب العالمين لقرآن فرمتي ولا يزالون
مختلفين إلا من رحم ربك ولذلك خلقهم. فرمويتي إنسان كان ولا يزالون مختلفين بالدوام لاختلافا. طبعا زال يعني لا تشو لزمان عربية كالي لا زال يعني لا نشو يعني بردوام لنا اختلافا ولذلك خلقهم هل لبر أوش خلقي كردون كأو اختلافا لبيني أنا هبها تاوكو تطورك بويا زور كان لفكري جنجا بيوايا جيهان أبي وكو أم بيركاتو بلام كعمري شو سروا أم فكري نامن أزاني جيان بو جمالوية بو ململانوية يعني تو تصور كجاري وهي جنو مردك بياوك على والله ما وصل دجار بيوم وتو يشوب كنايكا إبا نيكا جيان بو أروا كنايكا جاكر وتي يكو أو وتي تواو جيان أوسي لمالك بويا جارك طلبي لكلية ببيرما وتي ما وصل من دايك وباكم زورنا ناجح بون لجيانا تنبو وتي والله عقلهم كله تأس الشر تم عمرك سنة تي بسدو صال تم آفر مودايك وباكم كتوانيو أنا بستدو صالي من الملانين مالكان تجنين وتوبر هم بين بعكس أو بري جمال وجوانية توانيو أنا لقال أو مناقشات أو قرمي كهيان بو أصلا مالك قرمي تيانا بين نشانين مردن يعني ناكري لبرو أو اختلافاتك هي إنسان أقل لدورة وسيري كاسرة كان من الملانين توك مبونة إما واهز تيانا جيشتو من السعادة وأزانين السعادة أويا مالك قصيتي أنا بهركز وتي هموي بلا بصر شاوكو عسكري جيبجي هو مالني هو نظامي عسكري لو شيء مقر بيشتي نها بيشتي نا والله أبي من الملاني كري منالك لقال دايكو باكيا كتشيك لقال دايكو خويا خشيا لقال خشيا كبراك لقال براكا هموي بورده لنا أو من الملاني ودروسه أجرنا تو تصور كي جيهان هموي بيكو يا أمتي إسلامي اما وا تصور كاين امتي اسلامي بيك شواز بير كاتو بوشتيوانيه جاخو امتك افوتي بويا زور طبيعي بلاتو سيركي جنجك بمشي وازا بيركاتو او يتر بو شوازه بهمويان بيك ولا نوم الملانه كان امه دروسك بويا اما ام عقليته جوره بو دنيا داري من بو جنسازي من ابي اقام لم خالبك خوي جوره اما بو ام خلق كردو ولا يزالون مختلفين الا من رحم ربك ولذلك خلقهم بو أما يدروس كردون كلا بين يكترى اختلاف تنهبه حتى وكبا اختلافك قشبك حسني بصري قصيك هي أفرمام اختلافها بالمسائل فكرني حتى لرزق أو هاي ولذلك خلقهم أبي هندي رزق ينزور بهندي كم به أجر أو رزق زوري وكم ينبي جيان أو استي دي ما دام لمسألة رزقها بأفرمي فهذا غني وهذا فقير ولذلك خلقه يعني لبر اختلاف فقير ودولة ماني خلقي كردون بويا تصور ما كفقير يترجيانا وستاو بعكسه يا دولة من دي يترجيانا مسوقرة نخير هیچ دەوڵەمەندێک نییە بەبێ هەژار بتوانێت ژیان بەسەر بەرێت چونکە ئینسانەکان پێکەوە ژیان ئەبەنە سەر لەسەر ئەم زەوی و ئەم هەسارەیە و هیچ فەقیرێکیش نییە بتوانێت بە تاقی تەنها ژیان بەرێت سەر بەبێت دەوڵەمەند بۆیە ئەم اختلافەی کە لە نێوانە ڕەب العالەمین دروستی کردووە ئەم اختلافە بریتێ لە فەضلی خوا ئەفەرمێ والله فضل بعضكم على بعض في الرزق لرزق أواني زياد كردو يعني كم كردو وكو فضلك رب العالمين باسي مسائل رزقك كل نوانا زياد كمي هي بلام أقاما لو بي أبي أم اختلافات جوان تيجي يشتبين شو كأجا الدنيا من صالح بو رقبو سعادتي يا زور أبي أجر إما لما تيجي يشتين أم اختلافاتاني لنوان مانا هي اختلافي بيجيشتنو تيجيشتنا أو كاتجيان من زور خوش أبي إسعادك زور جربو إنسان يديه و بابزانين أجر بيتو دنيا من هول ندى تشاكين وشار سركين جومان بالدنيا ندى حتمان سعادة للدنيا يروناك تأم طبيعتي دنيا أوايا كدرابة بخش هركسيك زور الخوش بي هزب إسراحتك لي ورجرايا وهزب زحمتك دي دڵنیابن لەوە فەسادی دنیا کە دەسی پێکرد ئیسعادی هەموو ئینسانە کان تێکەچێت بۆیە دەرسی پێشووە فەرمووی سەلاحی دنیا بە دووشتە تەنها بە خۆت نییە خۆت و کۆمەڵگە
ئەگەر هەردووک پێکەوە بەرەو باشن نێن تۆ ئیسراحەت ناکەی. ئەگەر فەردێ خراپ بێت ناو کۆمەڵگایەکی باشە هەر سوودی وەرنەگرتووە، کۆمەڵگایەکی خراپ فەردێکی باشی تێکە هەر سوودی وەرنەگرتووە، ئیسعاد نەبووە، تووشی ئاسوودەیی نەبووە. هەمووشمان عەوداڵی ئاسوودەین لەم ژیانە، دەی زۆر کات ئاسوودەیەکەمان دەست ناکەین. دەی بزانە ئەفەرمێ صلاح الدنيا مصلح لسائر أهلها. بەخوا ئەگەر دنیا چاک کرا، تەنظیم کرا، تەرتیب کرا، خەڵکە هەمووی ئیسراحەتەکە، ئەمانەت لە بینیانە زۆر ئەبێ. ظهوری دیانات، ئەسڵەن فکرەکان گەشە ئەکەن و دیاناتیش هەمووی پێکەوە گەشە ئەکە. ئەو کۆمەڵگەی کە موسڵمانە، موسڵمانەتەکەی زیاتر گەشە ئەکە ئەگەر دنیای تۆکمە بێ. وهانی ئەگەر دنیای نەبێت و دنیای کاول بێت و وا تەسەوورکە دینداریشی گەشە ئەکە. ناوەڵڵا دینداری جوان لە ناو دنیایەکی جوانە گەشە ئەکە. ئەگەر هات و فەسادیش لە دنیاە دەستی پێکرد، هەموو خەڵکەکەی ئەمانەت لە بینان نامێنێ، دیانات کز ئەبێ، وەکو ئەمڕۆکە ئەیبینین. ئەفەرمێ ئەمە بە تەجروبە و عورف سەلماوە لە لای هەموو ئینسانێکی عاقڵ. ئەگەر دنیا تەنظیم کرا، ژیان ڕێک خراپ بۆ ئینسانەکان، دینداریان گەشە ئەکە و ئەمانەت لە ناویانە زۆر ئەبێ و هەز بە ئارامی و ئاسوودەیی زیاتر ئەکەن. و ئەگەر تێکیش دوو هەمویان تێکەچن پێکەوە. دێ ئەفەرمێ دلیلی حاڵی ئێستشمان لە زمانی خۆی ئەڵێ هەروایە، ئەڵێ وەرە بڕۆ سیر کە بزانە ئەوهایان. طبعاً ئیمامی ماوەردی بۆیە پێوترێ ماوەردی باوکی ئاوی گوڵی فرۆشتووە، یعنی ما و وەرد. وردە وردە ماوەردی بۆ لەقەب و صفەت بۆ ئەم. ئەڵێ وەرە هەمەکەی ژیاوە لە کۆتایی زەمانی عەباسیەکانە ژیاوە. ئەڵێ وەرە سەیری زەمانی ئێمەشکە ئەوهایە کە دنیا تێک چووە لەو کاتە ئەخیری کۆتایی عەباسیەکانە، ژیان تایە ئاڵۆز بووە، ئەمانەت تایە کەم بووە، دینداری تایە ضەعیف بووە بە هەمان شێوازی ئێستا. ئەفەرمێ ئەوەی کە دنیاداری خەڵک بەهێز ئەکە، ئەوەی دینداری خەڵک بەهێز ئەکە، هەر ئەوەیە هەوڵ بدەن ئینسانەکان بۆ خۆیان لە خۆیانە نەوەستن، هەوڵ بدەن دنیایان چارەسەرکەن و چاککەن. شاعرێ قسەیەکی کردووە ئەڵێ الناس مثل زمانهم، خەڵک وەکو زمانەکەی خۆیان وە. ئەو زمانەیان چۆنە بە چه شێوازێکە، ئەمانش هەڵکەوتەی زمانەکەی خۆیان. بۆ خۆی ئێستا ئەم زمانەی ئێمە زمانی علم و زانست و یعنی جەوێک بڕەخسایە، جەوی زانست و علم و ئەوانە بووە. ئێستا هەرچی خەڵک بۆ پەلاماری علمیەدە. ئێستا من نمونەیەک لە خزمەتانە عەرز کەم. صلاحی دنیای ئێمە هەستەکەین بەهۆی شەهاداتەوە دەستمانەکەوێت. تۆ سیرکەن هەموو خەڵکی خەریکی خوێندن، پەلاماری شەهادات ئەدا. ئەو تەسەورەکەن زەمانێک لەمەوە پێش هەتا نەوەتەکانیش تەنها هەڵەبجە هەبوو، خەڵکێکی زۆری ڕۆشنبیر و شەهادەدارتیایە خڕبوو و جەم بوو، شوێنەکانی تروانە بوو. ئێستا هەر هەمووی پەلامارەدا. لادێ زۆر هەبوون، لادەیەکی زۆر گەورە، ئەو ئەرێ چەند مامۆسایەتیە ئەن وڵات دانەیە دوان هیچکە شەهادەدار نەبوو. بەس ئێستا ئەزانین ژیان لەناو شەهادەیە دەسەکە، هەمووی پەلاماری ئەوەدا. کولی طب و هەندەسە ئەوانە بۆچی یعنی ڕەغبەتێکی پێیا کردبوو لە پێناوی ژیانسازی و چاکسازی ژیانە. بۆیە زۆر گرنگە ئەو زەمینەی کە تایە ئەژی، ئەو مجتەمع و کۆمەڵگای تایە ئەژی، چ کۆمەڵگایەک؟ وەڵڵا ئەگەر کۆمەڵگایەکە هەوڵەکان تایە بۆ علمە، هەموو خەڵکە بەرەو علم ئەڕوە. بۆ دینداری و خواناسی هەموو خەڵکە بەرەو ئەوێ ئەڕوە. مەیدانی جیهاد و جەنگ هەموو خەڵکە بۆ ئەوێ ئەڕوە. اقتصاد و هەم بەو شێوازەیە، هەموو جیهان بەو شێوازە. سەبتی کوڕی هارونە ڕەشیدە. سەبت یعنی شەممە، بۆیە پێیان وتۆ سەبتی. طبعاً ڕۆژی شەممان طبعاً هیچ شتێکی باوکی نەئەخوارد سەبتی. باوکیەکە لە خەلیفە زۆر عادیلەکانیش بە درێژایی مێژوو کە ئەخوێنیتەوە زۆر قسەی لەسەر کراوە لەبەر ئەو گەشە گەورەی کە لە زەمەنی ئەوە کراوە لە ئیسلامات. هەمیشە ئەو کەسێک کە کافر زۆر تەعنی لێدا بزانن خەیرێکی تایە. سەبتی قەرار ئەدا ژن بێنێ، ئەڵێ وەڵا کچێکی بەغام ئەوێ هەموو قورئانی لەبەر کێ هەیە شوو بە سەبتی بکات. طبعاً سەبتی ژیانی زۆر ناڕەحەت بووە، زۆر کات شتێکی دەست دەکەوێت بە ئیسراحەت بیخۆ. لە بەغای عەلانیان کرد کە کێ ئەیەوێ شوو کا بە سەبتی با چرایە لەسەر ماڵەکەی دابگرسێن. شۆژمەردیان 800 ئۆنش چرا هەڵکراوە. ئەی خوایەتی تازە چی بکەم؟ لە قورئان خۆمە ژن نایە لەناوەم 800 ئۆن. بەخوا شەرتێکی بۆ زیە ئەەکەم، هەر کەس موەطەئی ئیمامی مالیکیشی لەبەر بێ 100,000 حەدیث چرایە هەڵکاوە، 500 ئۆنە چرا هەڵکرد. باشە تەسەوور کە بۆ چکە زەمانەکە زەمانی عیلمە، هەمووی پەلامار ئەدا، قورئان لەبەر ئەکا، سوننە لەبەر ئەکا. باشە هەمووی هەوڵەدا. ئەی باشە چەند ئافرەت هەبوو هەر مەیلی نەبوو شوو بکە بە سەبتی.
باشە بیرکەرەوە چەند مناڵ لەبەر ئەی چەند پیاو لەبەری وچە بەغداد ئاو هاو زەمەنی عیلمی باشە کە زەمینەکە ساز کرا ژیان سازی دەسی پێکرد و جوان بوو ئیتر تۆ لێ گەشەک بە پێی زەمەنی خۆت قسە ئەەکەیت و بە پێی زەمەنی خۆت هەڵ ئەەکەوی بۆیە ئەفەرمێ چی الناس مثل زمانهم خەڵکی وەکو زەمانی خۆیان ئەوهان بە پێی زەمانەکەی خۆیان گەشە ئەەکەن لەو زەمینەیە کە ساز ئەبێ بەو شێوازە ئەوان دروست ئەبن و گەورە ئەبن جاری وایە ئینسان خوای گەورە زەمینەیەکی زۆر ناڕەحەت لە ژیانی ئەمە دروست ئەک یعنی بیرکەنەوە لە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم یعنی لە زەمانێکە بێ باوک و دواتر بێ دایک و بێ مام و بێ باپیر و دەی ئەو هەموو ناڕەحەتیە بۆ دروست بوونی ئەزان ئێستا چەند شیرینە ئەڵێ کەسە هەتیوەکان ئەڵێن کاکە ئێمە باوشێکمان هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو ئێمە وایە فەقیرەکان ئەڵێن کورە وەکو ئێمە وایە دەوڵەمەندەکانیش ئەڵێن وەکو ئێمە وایە حەزەکەم بزان دەوڵەمەندەکانیش ئەڵێن جارێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەسێک هات بۆ لای حەزی لە مادە و سەرەت و سامان بوو فەرمووی ئەو دۆڵە ئەبینی پڕ بوو لە وشتر وتی هەمووی بۆ تو یەک دۆڵ وشتری یایە دۆڵە بیرکەرەوە بەبینی دوو شاخە بۆ سەرەوە وتی هەمووی بۆ تو ئەویش مەسەن ئەی کاتە نمونەی خۆی بۆیە سێر کە ئەو زەمینەیە چی دروسەکە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم دروسەکە ئێمەش هەر ئەو هەیە بۆیە لەگەڵ ژیانە ئەبێ ڕابین هەمیشە سەیری زەمینەی کەسێکی تر مەکە سەیری زەمینەکەی خۆت کە گەشت کرد تۆ بۆ ئەم زەمینەیە دروست بووی زۆر کاتان لێ دۆست هەبوون ئەموو کاکە ئەگەر خی گەورە وهای کرد تۆ بڕۆی ئەو شوێنە بەجێ بێڵی بڕۆ بەس ئەگەر خی گەورە وای نەکرد تۆی خەلق کردو بۆ ئەو زەمین و زەمنە ئەل ئەو شوێنە ئیشکە کە خوا قەراری لەسەر داوە چونکە لەویا خێر بۆ تۆ ئەداتەوە نەک لە شوێنێکی ترە ئینسانی ئیماندار ئەلەم زەمینە تێبگا بەشێکی زۆر لە ئیسعاد و خۆشبەختی بۆی تێگە تەسەور کە تۆ لەگەڵ خەڵکی دەوڵەمەندە بژی ناتوانی وەکو ئەوان بی ناشتوانی وەکو ئەو نەبی هەمیشە لە غەمە ئەژی بۆیە خۆشەویست ئەفەرمێ لە ناو ژیانە دامە سەیری خواردتر لە خۆت کرد زەمنە کار و کەسابەتم ئەکرد لەگەڵ کۆمەڵە دۆسە دائیمە ناڕەحەت بوو طەبیعەتم هەر لە خۆشەوە تووڕە ئەبووم طبعا بەیانی تا ئێوارە ئیشەکەی من چی پارە مەژمار هەچی کارتۆنەکانی بن پێم بە هەمووی پارە بوو هەر خەریک بووم هەر خەریک هەر لە خۆ بێتاقەتە بوو ئێوە باشە من مەعاشی خۆم وەرەگرت لەوێ و ئەوانە باشە بۆ بێتاقەتە بوو هۆکاری ئەمە کە وازم لەو ئیشەیە ئینجا تێگەیشتم لەناو خەڵکێکە ئەژیام مەلایەن دینار بەلایەنەوە سفر بوو بۆیە هەستم بە ناڕەحەتێکی ناخی خۆم ئەکرد بەبێ ئەوەی ئیرادە هەکەم بێ هەستی پێ بکەم بەبێ خۆم مەیلێکی ئەو شتم کردوێ بەڵام واقعەکە زەمینەکە ئەو شتەی ئەڕەخسان بەڵام کە دوور کەوتمەوە لەوان هەستم بە ئیسعاد و خۆشبەختێکی خۆم کردەوە جارێکی تر لەبەرەوە ئینسانی موسڵمان ئەبێ زۆر ئاگای لەم لایەنە بێ و زۆر بە وریایی مامەڵ لەگەڵ ئەو زەمینە بکاتەوەکو خۆشبەختی بۆ بێن هەموو ئەو زەرەرانەی یان با بڵێن خۆشبەختی و ناخۆشبەختی زیهنی ئێمە دروستی ئەکە زۆر ئاگاتان لەم خاڵە لە خەیاڵاتی تۆیە تەسەور ئەەکەی ئەگەر کەسێک خانوویەکی هەبێ و 5 ژووری زۆر گەورەی تیابێ ئەمە خۆشبەختی ئەکە ئەڵێ بەشمانەکە کەسێکی تر یەک ژوور لە زیهنی ئەوە یەک ژوور هەیە بەشی ئەکە خۆشبەختی بە ژوورێ ئەنوێن کەسێکی تر ئەگەر قەسرێکی 10,000 مەتری هەبێ هێشتا بەشی ناکە خۆشبەختی لە زیهنی ئەوە کەوا بۆ زیهنی تۆیە لەو زەمانە و لە زەمینەی کە تیا دروست بووی قەرار ئەدا لەسەروی خۆشبەختی تۆ لەکوێ و لەکوێن بۆیە زۆر کات ئینسان خەیاڵەکانی وای لێ ئەکەن کە خۆشبەخت نەبێ وای لێ ئەکەن نەزانێ خۆشبەختی لە ژیانە چییە و سەرەداوی خۆشبەختی لێون ببێ بۆیە زۆر گرنگە ئینسان لە حیاتی خۆیە هەمیشە سەیری خواردتری خۆیکە بۆی خەیاڵاتەکانی بچووک بێتەوە پەلاماری زۆر گەورە نەدا چونکە پەلاماری زۆر گەورە ئەدا زەرەی زۆر گەورەی لێ ئەدا وای لێ ئەکات ژیانی پڕ ئەکا لە مەتاعیب و ناڕەحەتی و ئێش و ئازار بیرکەرەوە هەر کەسێک لە ئێمە ئێستا بچین بۆ خەستەخانەکان سەیرێکی ئێوە بکە چۆن سەیرەکە واللهی کە ئەچیتە خەستەخانەکانەوە کەسێک ئەبینی ئەوە دەسی بڕاوە ئەوە قاچی براوە ئەوە سەری شکاوە ئەوە نازانم چی ئەی خۆی الحەمدوللا بۆ تۆ ئەمەم نییە الحەمدوللا بۆ تۆ ئەمەم نییە ئەمەم نییە ئەوەم نییە ئەوم نییە سوپاس بۆ خۆرە خۆیە هەر ئەم هەموو نعمەتە گەورە گەورە جوانە بەسەر منەوە هەیە
هەز بە ئیسعاد و ئارامێکی هەسەکەی نعمەتە تۆ زۆر زۆرە خەڵک نیەتی ئەی بەعکسەوە هەمیشە چاود لە کەسانێک کە لە خۆت سەروترن لە دنیاە قەت ئیسراحەت ناکە وی لە دینداریمانە ئێمە سەری سەرو ئەەکەین لە دنیاداریمانە سەری خوارو ئەەکەین لە دینداریمانە سەری ئەو ئەولیا گەورانە ئەەکەی شەرمەکەی لە حاڵی خۆت بەڵام لە مەسەلەی دنیامانە هەمیشە ئینسان ئەبێ سەری خواردتر کە هەتاوەکو ئاسوودەیەکەی بۆی بێ کەوابوو گرنگە ئێمە تێبگەین اختلافی ئێمە سەبەبی ناخۆشحاڵی ئێمە نییە بەعکسەوە سەبەبی خۆشحاڵیمانە سەبەبی ژیان باشیمانە بگرە ئەگەر ئێمە بزانین چۆن مامەڵە لەگەڵ یەکترا بکەین هەموو ناشرینێک بەڕێکی و جوانی ئەبینی آخر معقولە تۆ عقلت ئاوها بێ و فکرت ئاوا بێ بڵێ داری سەرزەوی ئەمە هەموو وەکو یەک بێ آخر وەکو یەک بێ چ جەماڵ و جوانێکی ئەگەر گیاکان هەمویان وەکو یەک بوونە چ جوانێکی ئەبوو تا من ئەسمە هەندە حەدیقە ئەوانە کە زۆر مڕەتەبە ئەزانن جەماڵیتیان نییە باشە ئێمە بۆچی لە حەدیقەکەی خۆمانە ئەگەر گوڵەکان ئەوە بکەن هەمووی ئاوا ڕێک ناکەن بڕێکی بەرزەکەن ئەی بڕین و بڕێکی هۆکارەکەی ئەوەیە نابێ ژیان هەمووی وەکو یەک بێ غەڵەتە ئەبێ ژیان بەرز و نەزمیتیا بێ خوا داری مێوە ئەو لار و خوارەی کە یەت و ئەبە خۆی بۆ خۆی جەماڵێکی نەداوەتێ با لار و خوار باشە دەداری خۆرماش سێرەکەی سەرێکی بڵند بەو ئاسمانەوە آخر معقولە من بچم بۆ عەرەبستان و بڵێم وەڵڵی کورە خوا ئەمە دارە هەیە ئەم داری خۆرمای وەڵڵی ئەبێ وەکو داری تووە چۆن نەبێ ئەوە بەرز ناکرێ جەماڵی ئەو دارە بەوەیە جەماڵی ژیان ئەبەوەیە ئێستا گوڵی قەزەم هاتوون زۆر بچووکن قەزەم ئێستا ئێمە ئەگەر ئینسانێک هەبێ زۆر بچووک بێ باڵای و ئەوانە ئەڵێن وەڵا ناشیرینە گوڵی قەزەم لە شوێنی زۆر جوانە دائەند باشە بۆیە وا تەسەوەر نەکە ئینسان وەڵا من باڵام کورتە بەخوا من تەوا فەوتام باڵام درێژ ئەی قوڕم بەسەر وەڵا وەکو داری نەبێ بۆ سەر ئەو ئالەوە بڕوانم هەر خراپ ناوەڵا هەمووی جەماڵ هەمووی جوانیە بۆیە بەو بەشەی خۆت زۆر ڕازی والله ئینسان کە بە بەشەکەی خۆی ڕازی نابێ زۆر نائاسوودە ئەبێ لە ژیانە زۆر نائارامە بێ بە بەشەکەی خۆی ڕازی و زۆر ئیسراحەتەکە اللهم اكفني بحلالك عن حرامك ئەم دوعای زۆر گەورەی خۆشەویست فێرمانەکە خوای گیان حەڵاڵەکەی خۆم وها لێ بکە ئیستیغنام کە لە حەرام ئیتر پێویستم بە حەرام نەبێ یعنی چاوم تەنها لەسەر چی بێ لەسەر حەڵاڵەکەی خۆم بێ ولا تمدن عينيك إلى ما متعنا به زهرة الحياة الدنيا لنفتنهم فيه كرة شاوي خوي بقى أي خوشويست سير مكة أو أنا أوهم جمال وجوان الدنيا اندراوته كرة أبو فتنة أبو بلايا سيري أو خوتك أو خوتي بس بوي هري شكل إما زور ضرورة بويك بشكي خوي بير رازي بي ولا اختلاف تبقى بوي أمر أمي بابەتی ئەم ژیان سازیەی ماوەردیە ئەوەتان عەرزکەم تەنها پێویستمان بەوەیە چاوەکانمان و نەزەریات و خەیاڵاتی خۆمان بگۆڕین بۆ خۆشبەختی واللهی جاری وایە کەسێک یعنی ناخۆشبەختە بێت لەسەر شتێکی زۆر بەسیط ئەکرێ حەلی کە لە زیهنی خۆیان حەلەوی جارێ ژنمێردێ شەڕیان بوو هاتبوون شەڕەکە زۆر قورس بوو خەریب بۆ گەشتە تەلاق و ئەوانە و جیا ئەبوونەوە هۆکارەکەی چییە باوکی ئەم پیاوە لە ماڵەکەیە فەرشێکیان داناوە و ئەتیادی محاجرەیەکیان داناوە لەم دیوە نعلەکان دانێ و قاس بخەرە سەر ئەم فەرش تەق ئەو بە نعلەکە هاتە سەر فەرشەکە و لەسەر فەرشەکە دایان نعلەکەشی لێوە دایان ئیتر ئەم ژنامەی لێ بوو مشکیلە وەڵامە بە هیچی حەل نابێ ڕۆڵ ئاخرامە پیرە تێناگە ئەی ماوەسا بۆ تێگە لە سەفەرشەکە دایێنێ دەبا لەو دیوە داینی ئاخر تێناگە تا چی بکەین هیچ حەل دەی بیرمان کرد وتم کاکە وەرە شتێکی تر بکە ئەم فەرشە بخەرە ئەو دیوهینەکە ئەبە حەل ببێ بخەرە ئەو دی مەحاجەرەکە خستی ئەو دی مەحاجەرە حەل ئەم کەسە زیهنی تازە لەسەر ئەوەیە تەمان دوای 16 ڕۆژێک پێم وابێ ئێستا بە دەقیقی بیرم نەوە ئەو پیاوە وەفاتی کرد خەریب وەفرێت تەلاق درێ لەسەر 16 ڕۆژ دێ ئەم نعلە بالێرە نەبالێر دەبا فەرشەکە پیس بێت چییە نەزرەی من بۆ ژیان نەزرە ئەوی تر توو شێوازی جیاوازە بۆیە دایک و باوک هەندێک جار زۆر عادزە بن لەم کورەوە 50 جار ئەو نعلانە ڕێکە هەر ڕێکی ناکە ئێخە بەشێ لە جەماڵی ژیان ئەوەیە جاخۆ ئەگەر ئەوەی ڕێکرد ئەوەی ڕێکردەوەی خۆ ژیانەوەس ئەیتە ئەمر نامێنێ ئەیتۆ ئەمر بە چیەکەی لە ماڵەوە ئەی نابێت چوار شتی لار هەبێ بۆیە لاری ماڵەکان جەماڵ و جوانی دوای ئەمە سەرەتایە دەست پێ ئەکات تەنها سەرەتاکە لە خزمەتانە باسەکەم ئیتر کۆمەڵی خاڵە هەر دەرسەی خاڵێک لە خاڵەکان ئەگەر توانیمان باسەکەین
ئەفەرمێ باشە ئەوە زانیمان ئەم اختلافە باشە زانیمان ئەگەر دنیاش باش بێ ئێمە گەشە ئەکەین ئەی بەچی دنیا باشە بێ ئەفەرمێ بزانە دنیا بە شەشت باشە بێ کۆمەڵی قەواعیدی خۆی هەیە و شەشت یەکەم دینداریەکی زۆر بەهێز ژیان زۆر خۆشک دووەم سوڵتانێکی زۆر بەهێز و دەسەڵاتدار ژیان زۆر خۆشەکە عەدلێک کە هەموو ئینسانەکان بگرێتەوە عەدل نەکە وەکو یەک نا عەدالەتێک کە هەموو ئینسانەکان بگرێتەوە ئەمن و ئەمانێک کە هەر هەموو پێکەوە بگرێتەوە ساڵێکی تەڕ و خۆش و پڕ وەکو ئەم ساڵە و ئەمەلێکی زۆر گەورە لە ئینسانە ئەفەرمێ ئەم شەشتە حیاتی ئینسانەکان زۆر شیرین و جوانەکە بۆیە هەر یەکێک لە ئێمە ضرورمان بەوەیە کە دینی متبع تێبگەین سوڵتانێکی قاهر و بەدەسەڵات تێبگەین عەدالەتی شامیل چۆنە ئەمە زۆر چاومانەکاتەوە لە ژیانە زۆر شت هەیە لە ژیانە ئەبینین بەهۆی ئەمانەوەیە یان خەلەلمان هەیە لە بیرکردنەوە لەمانە بۆیە هەستەکەین بە نائارامی و نەئاسوودەی خوای گیان لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە ئەم دەرسە و تەواوی دەرسەکانی ترمان لێ قبول کە بەرەکاتی ئاسمان و زەوی بەسەرمانە ببارێنە عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە خوای گیان ئێمە لە خزمەت کەلیماتی پیاوێکی زۆر بەهێز و گەورەیان یا ئیلاهی ئەمانەوێ ژیانێک بکەین کە تۆ لێمان ڕازی بی دەیا ئیلاهی دەرگاکانی خێر بەسەر زیهن و فکرمانە بکەرەوە و ڕازیمان کە بەکارەکانت یا رب العالمین خوای لێت ئەپاڕێنەوە بە ڕەحمەتی خۆت بە بەزەیی خۆت بە کەڕەمی خۆت دڵمان پڕکە لە خواناسی و دینداری یا ئیلاهی ماڵەکانمان پڕکە لە خواناسی و دینداری تو گەورەی خۆت ئاسایش بۆ ڕۆحمان بنێرە ئاسایش بۆ ماڵەکانمان بنێرە ئاسایش بۆ ژیانمان بنێرە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحم و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت ژیانمان پڕکە لە نور و ئاخرەت و مردنمان پڕکە لە نور یا رب العالمین خوایە بەخوا ئێمە ئەگەرچی گوناهبار بین و هیچمان نەبێ بەرزیکەینەوە بۆ تۆ بەخوا دڵمان پڕە لە خۆشەویستی بۆ تۆ بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم دەیا ئیلاهی بە خۆشەویستی دڵمان داوات لێ ئەکەین ئەوەی چاکە بۆ ژینمان بۆ دینمان پێمان عەتاکە ئەوەی خراپە بۆ ژینمان بۆ دینمان خوایە پەنامان بدە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان ئێمە لەم مەجلیسەوە سڵاوی خۆمان بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەنێرین تو گەورەی خۆت خوایە سڵاوی ئێمەی پێ بگەێنە یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بە کەڕەمی خۆت هەر هەموومان یا ئیلاهی لە ساحەی مەحشەرە لە ناو بەهەشتا یا ئیلاهی کۆکەرەوە لە خزمەت پێغەمبەری خوایە صلی الله عليه و آله وسلم آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوای گەورە لە گوناهی منی شوێ ئەوەش ببوورێ و خوای گەورە لێمان قبوڵ کە